هەرچەندە چل ڕۆژ لە بەهار ڕۆشتووە و شارەکان وردە وردە پلەی گەرمی بەرەو بەرزبوونەوە چێت، بەڵام لێرە هێشتا بەهار هەر دەرنەکەوتووە و تازە هەر لە وەرزیستاندان ئێرە چای عەسەمبەگە وەکو دیارەگە لە دیمەنەکاندا دیار بێت زیاتر لە 5 متر بۆ 6 متر بەفر لەسەر یەکتری کۆبەتەوە بەفر ماوەتەوە. لە تەواوی ئەو ڕۆژانەی ڕابردوو لەم هەفتەیەدا کە لە تەواوی کوردستان بارین هەبوو، لێرە لەم هەفتەیەشدا هەر بەفر باریوە. بەفرەکەی ئێرە ئێستا کە 5 متر بۆ 6 متری لێماوە، حسابی ئەوەی بۆ ئەکرێت کە بەفرەکە بەفرێکی کەمە یاخود بەفرەکە کەم بۆتەوە لە چاوزستان، چونکە ئێرە بە کە ڕێگایەکە ئەچێتەوە بۆ یەکێک لە بارەگاکانی پێشمەرگە بە تەواوی وەرزستان ئەم ڕێگایە داخراوە بەهۆی بەفربارین. تەنها ماوەی هەفتەیە کە ئەم ڕێگایە لە بەفر پاکراوەتەوە، بەڵام تاوەکو ئێستاش 5 بۆ 6 متر بەفری هەر لێماوە و پێشبینی شەکرێت تاوەکو وەرزی هاوینیش لێرە ئەم بەفرە هەر بمێنێتەوە. لێرە تاوەکو ئێستاش هەر لە نێو وەرزیستاندا وا کەشوهەواکەشی، یانی جگە لەوەی کە بەفرێکی زۆری لێماوەتەوە، کەشوهەوای ئێرە بە تەواوی ساردە، شەوانە پلەکانی گەرما لە ژێر سفرن و بە ڕۆژیش ئێستا کە دوای نیوەڕۆیە پلەکانی گەرما ناگاتە 5 پلەی سیلیزی.